باس لەوە دەکرێت کە کاک خالید ڕەنزەری برات گەڕاوەتەوە کوردستان لە کوردستان دانوستانی کردووە بۆ گەڕانەوەت بۆ کوردستان. ئایا ئەوە تا چەند ڕاستەوە بەکوێ گەیشتووە ئەو مەسەلەیە؟ ڕاست نییە، هەر لە سەرەتایەوە ڕاست نییە، چونکە کە خالید بە زیارەتێکی خێزانی ڕۆیشتبوو دوای کە خوشکی خێزانی بە ڕەحمەت بە کۆچی دوایی کردو لە سلەیمانی، بەڵام لەبەرەوەی وەکو دۆست و ئەحبابانەی خۆمان وتیان ناوی لە سلەیمانی بۆ تحقیقکردن هەیە و ئەمانە نەچووە سلەیمانی، چووە هەولێر. هیچ کەسێکیشی نە لە پارتی بینیوە نە لە حزابی تر و نە لە کەسی تر، هیچ علاقەیەکیشی بەمنەوە نەبوو، هیچ. یعنی خۆشت خواستی ئەوە نییە کە بگەڕێتەوە کوردستان؟ من بۆ خۆم بەخۆت؟ بەڵێ بۆ خۆم ئەگەر ئەمڕۆ بتوانم نایخەمە سبەین، سبەینە بتوانم نایخەمە دوو سبەی. ئەو ڕێگریانە چین کەوات لێ دەکا؟ ڕێگریەکان زۆرن، چونکە یەک کۆمەڵ تاوێرە بەرد و زنجیریان بە قاچی منەوە هەڵبەستووە لە ڕووی قانونیەوە. ناوم لە لیستی تیرۆرایە لە UN، ئەمریکا زەختێکی زۆرەکە، نەرویج تا ئێستا نەیتوانیوە بڵێن هیچ لەسەر مناسەلمێنێ، هەرچەندەوە 61 جار چوومەتە دادگا، زیاتر لە 40 کەیسیان دروست کرد، بەڵام هیچ نەتیجەیەکیشی نەبوو. گەڕانەوەکەش یعنی کارێکی هەروە ئاسان نییە.